سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت. دوای ئەڕووخانی ڕژیمی باس لە سووریا و ڕۆیشتنی بەشار ئەسەد و کۆنتڕۆڵکرانی بەشێکی زۆری وڵاتی سووریا لەلایەن ڕەوتە ئیسلامیە تۆندڕەوەکان و بەڕێ ئازادی شامەوە، مەترسی بارودۆخێکی نادیار باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە و کورسای مەترسیەکانیش بەلای دەسەڵاتی خۆ بەڕێوەبەری و چارەنووسی کوردەکانی ڕۆژاوای کوردستاندا شکاوەتەوە. وێ دەچێ پریشکەی ئاگری ئەم بارودۆخە مەترسی زار و ناسەخامگیرە وڵاتانی وەک عێراق و ئێرانیش بگرێتەوە. بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ناوچەکە و ڕەوت و ئاراستەی ڕووزاوەکان جاوامان لا بەڕێز کاگ عەلی مۆلود چالاکی سیاسی کردووە بەشداری ئەم بەرنامەیە بێت و لەم بارەوە چەند پرسیاری ئاراستە بکەین. بڵێ کاگ عەلی مۆلودمان لەگەڵا. کاگ عەلی سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. سڵاو بۆ ئێوەش، سپاس بۆ ئێوە کە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. پرسیاری یەکەم پێم خۆشە بەوە دەست پێ بکەین کە دەکرێت سەرەتا باسی ئەوە بکەن کە ئایا چاوەڕوان دەکرا ڕژمی بەشار ئەسەد ئاواز و لە یەک هەڵوەشێ سەرەکی ترین هۆکارەکان چی بوون؟ هەڵبەتە پێشبینی دەکرا دەمێک بوو کە ئەگەری ئاڵوگۆڕێکی لەو بابەتە لە سووریا و لە ناوچەکەشا بە شێوەیەکی گشتی لە ئارادا بوو. بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک هۆکار هەیە بە دڵنیاییەوە، سەرەکی ترین هۆکاریا بە بڵێن لە یەک کاتدا کۆمەڵێک هۆکار، کۆمەڵێک مەبەستی دیاریکرا و ئامانجی دیاریکرا و یەکیان گرتەوە لە کاتێکی دیاریکراوە کە یەکێ سەرەکی ترینیان ئەوە بوو کە خەڵکی سووریا بە هەموو پێکاتەکانیەوە تینووی ڕوخاندنی ئەو ڕژێمە بوو، تینووی ئازادی بوو، تینووی سەرنەگومی ئەو دەسەڵاتە بوو کە بە ئاگر و ئاسن خۆی بەسەر خەڵکدا سەپاند بوو و دەسەڵاتی خۆی ڕاگرتە بوو. ئەمە دەسەڵاتێک بوو کە لە 2004 و 2011 لەلایەن خەڵکی سووریاوە ئەمری ڕوخاندنی دەرچوو بوو لەگەڵ ئەو ڕژێمانەی لە بەهاری عەرەبی کە ناوچەکەی گرتەوە کۆمەڵێک ڕژێمی لە بابەتی ڕژێمەکەی ئەسەد ڕوخان چوونە گۆڕەوە. ئەمەش لە ڕاستیدا یەکێ لەو ڕژێمانە بوو کە پاڵپشتی حیزبوڵڵای لوبنانی و جمهوریەتی ئیسلامی ئێران و رووسیا تا ڕادەیەکی زۆر توانیان ئەم چەند ساڵە ڕای بگرن کە بە جۆرە لە جۆرەکان نەیتوانی لەوە زیاتر بەرگە بگرێت. کۆمەڵک فاکتەری سیاسی ناوچەی جیهانی هاتە پێشەوە کە نەیتوانی ئەم دەسەڵاتە زیاتر لەوە خۆ بگرێت و ئەمە بۆ ئەمریکا و بەرەی ئەمریکاژەوەی کە پێی دەڵێن لە ڕاستیدا خوازیاری ئاڵوگۆڕێکن، خوازیاری دەستکاریکردنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بەبێ بەرژەوەندی و قازانجەکانی خۆیان کە ئەوانش جۆرێک ئامانجیان هەبوو لە ڕوخانی ئەو ڕژێمەدا. و لە یەکێک لە سەرەکی ترین ئەو مەسەلانەی کە هەیە هەموو هێزە سیاسەکان، هێزە زلهێزەکانی ناوچەیی و زلهێزەکانی جیهانی لە ئەگەری ڕوخاندنی دەسەڵات دیکتاتۆرەکان لە ڕێگای خەبات و تێکۆشانی خەڵکەوە ترسیان هەیە، نیگەرانیان هەیە، ئەترسن بەبارێکدا ئەم ئاڵوگۆڕانە بچێتە پێشەوە. بۆیە زۆربەی جارەکان کە ئەگەری ڕوخاندنی دەسەڵاتێک دێتە پێشەوە ئەوان خۆیان دەستپێشخەری دەکات. یەک لەوانە تورکیا بە هۆکاری ئەوەی کە پرۆژەکانی لە عوسمانیزمی نوێ بگرێتە ئاگاتە پرۆژەی ئیخوانی لە ناوچەکەدا بە جۆرێک شکستی خواردبوو و هەستیشی پێ دەکرد کە بە ڕوخانی ڕژێمی ئەسەد و بە لاوازبوونی کۆماری ئیسلامی هەم لە سووریا و هەم لە ناوچەکەیە بۆشاییەکی سیاسی دروست دەبێت. تورکیا بە ڕەزامەندی ئیسرائیل و بە ڕەزامەندی ئەمریکا و هاوپەیمانەکانی جۆرێک لە دەستپێشخەری کرد. بابەتەکەی بە بڕای من زوو خوێندەوە بۆی کە ئەو بۆشایە دروست نەبووی، ئەو بۆشایە لای خۆیان لە ڕێگای خۆیانەوە پڕ بکرێتەوە. بڕای من وەکو باسم کرد کۆمەڵێک فاکتەری ئەساسی، کۆمەڵێک هۆکاری ئەساسی هەمویان یەکانگیر بوون بۆی کە ئەم ڕژێمە لە کاتێکی دیاریکراوە بە زووی بڕوخێەوە. یەکێک لە مەسەلە سەرچیەکانیش ئەوەی کە هەیە ڕاستەکەی خەڵک بە پێویستی نەزانی، بە ڕژێمی خۆی نەزانی، ڕژێمێک بوو لە دەرەوەی خواست و ئامانجی خەڵک و خەڵکی جۆرە دیفاعێکی لێ نەکرد.
زۆر سپاسکە عەلی، من لە پێشەکیەکەیشە ئاماژەم پێدا بە بڕوای ئێوە ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد تا چەند کاریگەری لەسەر ناوچەکە بەگشتی و وڵاتانی وەک عێراق و ئێران دەبێت. بە دڵنیایی خۆی بەشێکە لە یا ئەڵقەیەکە لە زنجیرە ئاڵوگۆڕێکە لە ناوچەکە بەڕێوەیە. ئێمە هەمومان شاهیدی ئەوەین کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشەی سیستەم و نیزامی دووجەمسەری ساڵانێکی پێش ئێستایە بە تێکچوونی ئەم دووجەمسەریە بە کۆتایی هاتن و ڕوخاندنی نەمانی ئەم دووجەمسەریە بە دڵنیاییەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵوگۆڕی زۆری بەخۆیەوە بینیوە هەر لە هێزە سیاسیە با بڵین بکرە سیاسی سەرچەکانیەوە بگرە تا دەگاتە نەخشەی سیاسی ناوچەکە ڕەنگە وا بێتە بەرچاو بڵێن ئەمە بەرهەمی یا بەرهەمی نەخشەیەکی داڕێژراوی دوورمەودای ئەمریکا و بەرێ ئەمریکایە بۆ ئەو ئاڵوگۆڕانە بەڵام بە بڕوای من خۆیان ئاڵوگۆڕەکان بە جۆرە بگویان داوە ئەوەی کە هەیە زلهێزەکان هەم ناوچەی و هەم جیهانی ئەیانەوێت دەستکاری ئەم گۆڕانکاریانە بکەن ئەیانەوێت بەشدار بن لەو گۆڕانکاریانە بە قازانجی خۆیان جیگۆڕن یا دەستێوەردان کەن لەو ئاڵوگۆڕانی کە هەیە بۆ بڵنیایەوە ئەم وەکو دەستێکێک لە گۆڕانکاریەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە عێراق و لە ئێران کاریگەری زۆر گەورە لادەنێت بە تایبەتیشەوەی کە یەکێ لە هێزەکانی بەرامبەرچێ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بەرێ ئەمریکا کۆماری ئیسلامی ئێرانە و کۆماری ئیسلامی ئێران دەوێتە خەونێتی هەیە کە ناوی هیلالی شیعیەوە کە سووریا یەکێ لە سەرزەمینەکانی بوو یەکێ لە شوێنەکانی بوو لە پنت و پڕگا گرنگەکانی بووە و سووریا گرنگیەکی جیۆسیاسی گەورەی هەیە بۆ هەموو هێزە سیاسەکانی ناوچەکە لە ناویشاندا بۆ کۆماری ئیسلامی کە حەریفی بەرێ ئەمریکایە هەر لە ڕێگای با بڵێن لە ناردنی کۆمەک و هاوکاری و پەیوەندی لەگەڵ حیزبوڵای لوبنانی لەگەڵ فەڵەستین لەگەڵ ئەوانەکە بە ڕووخاندنی سووریایە بە هەڵکەندنی ئێران بە سووریا بە دڵنیایی ئەو ڕێگایانە بە زۆرە لە زۆرەکان دەبڕێت بە زۆرێک لە زۆرەکان ئەم نەخشەی هیلالی شیعی تێک دەدا بۆیە هەموو ئەوانە ڕاستەکەی بەشێکن لە ئاڵوگۆڕەکان و بە دڵنیاییەوە ڕەنگە داهاتوو سەرەی عێراق بێ کە بە تایبەت هێزەکانی حەشدی شەعبی و هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی کە کۆماری عێراق بە زۆرێک هەم بووە بە پشتیوانیەکی ئابووری بۆ کۆمەلگای بۆ ئێران بۆ حکوومەتی ئێران و هەم بۆ بە پشتیوانێکی سیاسی گەورە بۆ کۆماری ئیسلامی کە بە دڵنیاییەوە هەوڵ بدەن لانیکەم هەلوکۆکانی کۆماری ئیسلامی لە حاڵی ئێستادا هەلوکۆکانی کۆماری ئیسلامی ببڕن لە دەرەوەی کۆماری ئیسلامی بە معنایەکی کە کۆماری ئیسلامی لە هێزێکی فراوانخوازی دەرەچەوە بکەن بە هێزێکی خۆپارێزی ناوخۆی لە داهاتوودا هەڵبەت دەکرێت لەسەر گۆڕانکاریەکانی ناو ئێرانیش زیاتر بکرێت. بەڵێ زۆر سپاس کاک عەلی لە پرسیارەکانی پێشووتردا سەبارەت بە دەوروونەخشی دەوڵەتی تورکیا و ئەو هەلەی بۆ بەرژەوەندی خۆی خستەوە بە بڕوای ئێوە دەوروونەخشی دەوڵەتی تورکیا بە سەرۆکایەتی ئەردۆغان چی بوو لەم ڕووداوەداوە تا چەند هەڵوێستی دەوڵەتی تورکیا دەتوانێت مەترسی بێت بۆ سەردەسەڵاتی خۆ بەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان؟ یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی یا یەکێک لە نوچی ڕمی سیاسەتی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە پرسی کووردا و لە ناویشیاندا بەرامبەر بە ئەزمموی ڕۆژئاوایە بە دڵنیاییەوە وەک پێشتر باسم کرد دروستبوونی بۆشاییەکی سیاسی لە سووریا و کرانەوەی فرسەتێک بۆ ئەوەی کە سیاست بە شێوەیەکی گشتیتری کۆمەڵایەتی بێتە پێشەوە خەڵک بەشدار بێ لە ڕووداوە سیاسیەکان و لە چالاکی سیاسی ئەمانە بە دڵنیایی ئەمە ترسێکی گەورەی بۆ سەر بەرژەوەندەکانی تورکیا دروست دەکرد و ئەلانی کەم فرسەتێکی زۆرتری دەدا بە ئەزمموی ڕۆژئاوا بۆی کە کاریگەریەکانی لەسەر ناوچەکە زیاتر دروست بێت. بە دڵنیایەوە تورکیا وەکو باسم کرد کۆمەڵێک نەخشەی هەبوو لە ساڵانی ڕابردوودا بە تایبەتی لەسەر دەستی ئەردۆغان و ئاکپارتی ئەمانەیەک بە دواییەکە شکستیان خواردووە
و ڕاستەکەی نایە بۆ ئاسانیە دەستبەرداری ئامانجەکانی بێ و بە تایبەتی لە سووریا ئەو هێزی ڕاهێنراوی ئامادەکراوی هەبوو وە خۆی وەکو هێزێکی سەربازی لە سووریا بوونی هەبوو جۆرێک کۆمەڵک ناوچەی داگیر کرد بوو بەرحاڵ دەستی هەبوو لە ناو ڕووداوەکانی سووریادا بێگومان وەکو باسم کرد ئەو ڕەنگە لە هەمووان زووتر پێشبینی بارودۆخەکەی کرد بێ و خوێندنەوەی بۆ بارودۆخەکە کرد بێ کە دەستپێشکەری بکە و بە دڵنیاییەوە دەستپێشکەریەکەشی تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو وەکو باسمان کرد ڕژێمی ئەساد خۆی ڕژێمێک بوو دەمێک بوو بە حکمی ڕوخاندنی هەبوو هەم لەسەر ئاستی شعبی هەم لەسەر ئاستی سیاسی و پاڵ پەیوەندانێکی دەوێت و تورکیاش ڕاستیەکەی لە کاتێکی گونجاوە ئەم پاڵی بە دەوڵەتی لە ڕێگای هێزەکانی خۆی و هەمە هێزانەی لایەنگری دەوڵەتی تورکیا بوون یا باشترە بڵێن ڕاهێنراوی ئەوان بوون توانێن ئەو ئاڵوگۆڕانە بکەن و بە دڵنیاییەوە ئەوەندەی کە سیاسەتەکانیان بە ژێری خواستی ئەوان بڕاتە پێشەوە ئەبن بە مەترسی گەورە و هەر ئێستاش بوون بە مەترسی گەورە بۆ سەر هەم پرسی کورد لە ناوچەکە و هەم پرسی ئەزمموی ڕۆژاوە کە ڕەنگە چونکە پێش و پێشڕەوی دەوڵەتی تورکیا لەو بوارەدا مەترسی گەورە و کێشەی گەورە دروست دەکات. بەڵێ کاگە لێ پرسیارەکە منیشە لە درێژەی قسەکانی خۆتاندایە دوای بەدەسەڵات گەیشتنی هێزە ئیسلامیەکانی لایەنگری تورکیا مەترسی بۆ سەر ڕۆژاوی کوردستان و دەسەڵاتی خۆسەری زیاتر بۆ وەکو خۆتان باستان کە بەڕێوەبەرانی ئەو ناوچەیە چی بکەن بۆ ئەوەی بتوانن مەترسیەکانی سەریان بڕوێنەوە؟ لە ڕاستیدا ڕەنگە زۆر باش نەبێ یا زۆر جێگای نەبێ کە ئێمە وەکو ئامۆژگاری بۆ ئەوان شتێک بڵین یا مەسەلەن ئەوان حتمەن خۆیان لە ناو ڕووداوەکاندان ڕەنگە خۆیان باشتر هەلومەرجەکە هەڵپسەنجێنن بەوەی کە چی بکەن و چ کارێک بە قازانجی ئەزمونونەکەیان و بە قازانجی سیاسەتی ئەوانە لە سووریا ڕەنگەوەی ئێمە زۆرتر وردبینی و پێشبینی بێ بەڵام باوەڕی من یەکێ لەو شتانی کە دەبوایە بکرێ و ئێستاش دەبێ بکرێ ئەوە بوو کە دەستپێشکەری بکرێت لە پێشڕەوی نەک چاوەڕانی ڕووداوەکان بن و لە ناو ڕووداوەکاندا هەوڵ بدەن ڕۆڵ ببینن وەکو باسم کرد لەوانەیە ئەمە خوێندنەوەی بێ لە دوورەوە بەڵام بە تێگەیشتنی ئێستای من ئەگەر ئەوان دەستپێشکەریان کردایە بۆ ئەوەی کە لە ناو ئاڵوگۆڕانە بەشی سەرەکی بن لە ئاڵوگۆڕەکان نەک لە ناو ڕووداوەکان بە بڕای من شتێکی باش دەبوو و بۆ ئێستاش لە ڕاستیە یعنی وەکو باسم کرد مەسەلەن ڕوخانی دەوڵەتی تورکیا شتێکی لە پڕ نەبوو لە ناکاو نەبوو پێشبینی کراو بوو لانی کەم لە 2 ساڵی ڕابردوودا جموجوڵی زۆر جدی هەیە چ لە ڕووی ئەوەی کە هێزەکان ئەیانوێت ناوچەکە جارێشکە نەخشەی ناوچەکە داڕێژنەوە نەخشەی ناوچەکە بچێشنەوە و هەم لە هێزە منتیقیەکان کە دەیانێت ڕۆڵێکی زیاتر بجێڕن بەرحاڵ گۆڕانکاریێکی پێشبینی کرا و ئەبوایە ڕاستەکەی دەستپێشکەری زیاتریان بکردا و ئێستاش ئەوەی کە لەدەست ئەوان دێ و کە بە بڕای من بە شێوەیەکی باش دەیکەن ئەوەیە کە درێژەدان بە خەبات و تێکۆشان و بەرخۆدانی خۆیان و هەوڵدان بۆ ئەوەی کە ئەو ئەزمونە ئەو دەستکەوتانی کە هەیە لە دەست نەچێ و بەشدارێکی چالاکانەتر لەگەڵ هێزەکانی ترا بکەن و وەکو هێزێک کە بەبڕە مڵک دەستکەوتیان لە عێراقا بەدەستێنا کە دواتر بە شێوەی فدراڵی و ڕێخستەوە ئەوە بوو کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس لە 2003 ئەوان تەنها بە کوردستان لە کوردستان نەمانەوە تەنها احتفازیان بە هێزی خۆیان لە کوردستان نەکرد چون بۆ بەغدا خۆیان جۆرێک بە خاوەنداری لە ئاڵوگۆڕەکانی سربەخۆ لەوەی کە چی لێکەوتەوە ئەنجامەکەی بەکوێ گەیشت بە قازانجی خەڵک بوو یا زەرری بوو ئەوە باسێکی ترە بەڵام بە بڕوای من یەکێ لە هۆکارەکانی ئەوەی پارتی یەکێتی توانیان دەسەڵاتی خۆ بەڕێوەبەر لێرە دروست بکەن هێزێک بە خۆیان و حکوومەتێک بە خۆیان ناوچەیەکی فدرال دروست بکەن ئەوە بوو کە چوون بۆ بەغا و بەشداریان کرد لە بنیادنانەوەی بەغایە یا حکوومەتی عێراقا بە بڕوای من ئەوە مەسەلەیەکە لە پێش هێزەکانی سووریا دیموکرات و لە پێش ئەو ئەزمونەیە کە لە ڕۆژاوا هەیە ئەگە خۆیان بە خاوەنی دیمەشق بزانن یا لانی کەم خۆیان بە بەشێک لە خاوەندارانی دیمەشق بزانن ڕێخستنەوەی سووریای
ئازاد سووریای دیموکرات سووریای کە پەیوەندی بەژیانی خەڵکەوە هەبێ ئەبێ یەکێک لە دەستپێشکاریەکان و لە کارە لە پێشینەکانی ئەزمموی ڕۆژئاویا مەسەلەن دەسەڵاتی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا بێ و بەشداریکردن لەگەڵ خواستەکانی خەڵک وە خۆ گرێدانەوە بە داخوازیەکانی خەڵک بە بڕای من ئەوانم کە ئەم دەسەڵاتە هەم دەتوانێت خۆی پێ بپارێزێەوە هەم دەتوانێت پێشڕەوی تێدا بکە ببێ بەشێک لەو هێزە سەرەکیانی کە لە ڕێخستنەوەی سووریای نوێدا ڕۆڵی هەبێەوە لە پاراستنی ئەزمموی ڕۆژاوادا ڕۆڵی هەبێ. بەڵێ کاک عەلی بێگومان ڕوخانی هەریەک لە ڕژێم و دەسەڵاتە دیکتاتۆرەکانی ناوچەکە جێگای خۆشحاڵین. ڕوخانی ڕژیمی ئەسەد لە سووریا زیاتر وەک دەرفەت دەبینرێت یان مەترسی بۆ سەرسەقامگیری ناوچەکە؟ وەکو پێشتر باسمان کرد بە دڵنیاییەکێ لە ئاواتەکانی خەڵکی سووریا ڕوخاندنی ئەو ڕژێمە بوو بۆیە بڕای من ڕوخانی ئەو ڕژێمە لاچوونی ڕژێمی سەد و دیگەر و ستەمکاری ئەسەد بە دڵنیایی هەم دەواازەیەک دەکاتەوە بۆ گەلانی سووریا بۆ ئەوی کە بێنە مەیدانی سیاسی ئەو ڕێگرانەی کە لە بواری چالاکی سیاسی ئەوان بەشداری سیاسی ئەواندا هەبوو لا دەچن و دەرگا دەکرێتەوە بۆ خەڵک بێتە مەیدان و بەڕاستی بڵم خەڵک جۆرە کاتۆ شەقام کە ڕەنگە ئاسان نەبێت ناردنەوەی بۆ ماڵەوە و من پێم وایە بە دەواازەیەک بە ڕووی ناوچەکەدا دەکاتەوە بە باری ئیجابی هەرچەندە ئەوە پێوەستە بەوەی کە چ هێزێک یا چ نەخشەیەک یا چ بەدیلێک چ جێگرەوە ئۆلتەرناتیڤێک ئەو لەوێت پێدا دەکات لەناو ئاڵوگۆڕە سیاسەکان و لەناو کای سیاسی لە سووریادا و لە ناوچەکەدا بەڵام بە شێوەیەکی گشتی دەواازەیەکی کردوێتەوە بۆ ئاڵوگۆڕی سیاسی دەواازەیەکی کردوێتەوە بۆ بەشداری خەڵک دەواازەیەکی کردوێتەوە بۆ ئەوەی کە ململانە سیاسەکان لە سووریا بە تایبەتی لە ململانەی نێوان هێزە دەسەڵاتدارەکان لە مەسەڵەن تورکیا و ئێران و ئەمریکا و ڕژێمی ئەسەد و لەبین ئەوانە جۆرێک تێپەڕی کە پەڕیەوە بۆ بەشداری خەڵک پەڕیەوە بۆ ئەوەی کە خەڵکیش ببێ بەشێک لە کاری سیاسی لە ئەکتی سیاسی پێم وایە ئەگەر بە شێوەیەکی گونجاو و ئەگەر دەربڕینەکە دروست بێ شارەزایانە لەگەڵ بارودۆخەکە ململانی بکرێەوە گەرتوان هێزە پێشکەوتنخوازەکان هێزەکانی پەیوەندیدار بە ژیانی خەڵکەوە بتوانن ڕۆڵی تیا ببین بە بڕای من بە قازانجی خەڵکی سووریا و بە قازانجی خەڵکی ناوچەکەش دەشتێتەوە لانی کەم ئەو دۆخی کە لە سووریا هاتوتە پێشەوە بە تێگەیشتنی من لانی کەم فەزایەکی سیاسی کراوە دروست دەکات وەک باسم کرد ناتوان بە ئاسانی خەڵک بنێرنەوە ماڵەوە ئەم ئەزمموی کە ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕەنگە زۆرتر لە ئەزمموی عێراق نزیک بێت کە سربەخۆ لەوەی کە کۆمەڵی هێزی سەر بە ئێران و بە پشتیوانی ئێران و بە پشتیوانی وڵاتانی دواکەوتنی ناوچەکە هێزیان هەبوو ئۆپۆزیسیۆنی عێراقی بوون توانایان هەبوو ئەمریکا لە پشتیان بوو بەڵام لە ڕاستیان نەیانتوانی بەو شێوەیە کە ڕژێمی سەدام حوسێن خەڵکی ناردبوو یا مەسەڵەن بربەستی دروست کردبوو لە بەردەم بەشداری خەڵک لە سیاستدا لە ژیانی سیاسی ئەوان نەیانتوانی ئەو بکەنەوە بینین لە 2023 تا ئێستا شەر درێژەی هەیە و ئەگەری قوڵبوونەوەی ئەم بەشداریە لە ئارادایە بە بڕۆی من ڕووداوەکانی یا مەسەڵەن دۆخی سووریا لەمەوە زۆرتر نزیکە ینی کەمتر لە ئەوەی کە بۆتە جێگای نیگەرانی لە دۆخی شۆڕشی 79 ئێران یا ئەفغانستان نزیکە کە ئەم جمهوری ئیسلامی مەسەڵەن دوای شۆڕ بە ماوەیەکی کەم توانی جۆرێک لە کۆنتترۆڵی دەسەڵات بکات بە بڕای من ئەوە بۆ هێزە ئەو هێزانی کە ئێستا وەکو هێزی دەسەڵاتدار دەبین زۆر ممکن نییە لەبەرەوەی ئەم هێزە ڕاستە هێزێکی دەسەڵاتدارە پشتیوانێکی نێودەوڵەتی هەیە جۆرێک ڕێکەوتنی هەیە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکایە بەڵام بوردی کۆمەڵایەتی نییە هێزێکی ڕشەدار نییە لە کۆمەڵگەی سووریادا بۆیە پێم وایە ئەوان بە ئاسانی ناتوان کۆنتترۆل بکەن و هیچ هێزێکە یەکێک بە بڕێم لە دۆخە حاڵەتە باشەکان ئەوەی کە هیچ هێزێک ئێستا توانای کۆنتترۆلکردنی دەسەڵات و دۆخی سیاسی سووریای نییە بۆیە فرسەتێکی زۆر بۆ خەڵک بێتە پێشەوە لەوانەیە دەستوریشکە بێتە پێشەوە هەناسەیەک بە خەڵک بداوە لەوانەیە ئازادی سیاسی بە زۆرێک بە ڕسمی بناسرێ بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی چینی تۆژە کۆمەڵایەتەکان لەسەر بنەمای داخوازەکانی خۆیان پەیوەندیدار بە ژیانی خۆیانەوە بێنە مەیدانی سیاست. بەڵێ زۆر سپاس کاگالی وەکو دووە پرسیارم و وەکو
فۆکوس و زیاتر ئاماژەدان بە ڕۆژاوای کوردستان. پێتان وایە دەسەڵاتی خۆبەڕێوەبەر و کوردستانی ڕۆژاوا بەگشتی دەبێت چ بکەن تا بتوانین پارێزگاری لە جەماوەر و دەستکەوتەکانی خەباتیان بکەن؟ وەک پێشتریش لە وەڵامی پرسیاری پێشوش بە جۆرەك ئاماژەمان پێکرد، ئەویش ئەوەیە کە هەتا ئەو کاتێک کە ڕۆژاوا بەشێکە لە سووریا و هەتا ئەو کاتی ئەوان بەشێکن لە هێزی سیاسی لە ناو سووریادا، بە بڕوای من ئەبێ پەل بچێشن بۆ دیمەشق و ئەبێ خۆیان بە بەشێک لە ئەو هێزە سەرەکیانە بزانن کە یاوە هێزێکی سەرەکی ڕۆڵ ببینن لە ئارایشدانەوە و لە ڕێخستنەوەی سووریا بە قازانجی خۆیان و بە قازانجی خەڵکی زەحمەتکێشی سووریا و درێژە بە مقاومەت و بەرخۆدان و بەرەنگاری خۆیان بدەن و لەگەڵ هێزە سیاسیە پێشکەوت و خوازەکان پەیوەندی بگرن و یەکێتیەکی فراوان لەگەڵ خواستەکانی خەڵکی سووریا دروستکەن و ئەمە بە بڕای من یەکێ لەو هۆکارانەیە کە زەمانەتی پێشڕەوی و پێشکەوتنی ئەوان و پاراستنی دەستکەوتەکانی خۆیان و پاراستنی ئەزمونەکەی خۆیان دەکات. ئەوان چەند وابەستە بن بە ژیانی سیاسی گشتیەوە، چەند وابەستە بن بە داخوازیەکانی خەڵکەوە کە بە دڵنیاییەوەکو باسمان کرد خەڵکی سووریا تینووی ئازادیە، تینووی ژیانێکی کراوەیە، تینووی ئەوەی وەکو کۆمەڵگایەکی نۆرمال لە ژیان بکە، خۆگرێدانەوە بەم خواستانەی خەڵک، بەم داخوازیانەی خەڵک بۆ بڕای منێکێ لە مەرجەکانی پێشڕەوی ئەوانە و خۆ بە خاوەندارکردنی سووریایی نوێ بە بڕای من فرسەتی زۆریان پێدا، بواری زۆریان بۆ دەکاتەوە بۆ پێشڕەوی. بەڵێ، زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز عەلی مۆلوو چالاکی سیاسی کە لەم بەرنامەیە بەشدار بوون. دەستان خۆش. بەڵێ عەزیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون. سەرنجتان بۆ درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەش.